دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەرەبەیانی سبەی چوارشەممەی وەک وادەی کۆتایی بۆ ئێران دیاری کردووە تاوەکو گەروی هورمز بکاتەوە و سازش بکات. بە پێچەوانەوە هەڕەشەی جێبەجێکردنی هێرشێکی بەرفراوان و وێرانکردنی دامەزراوەکانی وزە و ژێرخانەکانی ئێرانی کردووە. ئەمەش وای کردووە کاتژمێرەکانی ئەم شەو ببنە هەستیارترین و پڕمەترسیترین کاتژمێرەکانی ململانەی نێوان هەردوو وڵات لەم جەنگەدا. لە 21 ئاداردا ترامپ یەکەمین هۆشداری ڕاستەوخۆی دا و 48 کاتژمێری مۆڵەتیدایە ئێران بۆ کردنەوەی گەروەکە. بەڵام ئێران بە هەمان ئاست هەڕەشەی کردەوە. دوای تەنیا 2 ڕۆژ دیمەنەکە گۆڕا. ترامپ باسی لە بوونی دانوستانی بەرهەمدار کرد و هێرشەکانی بۆ ماوەی 5 ڕۆژ دواخست. بەڵام دەست بەجێ تاران بوونی هەر جۆرە دانوستانێکی ڕەت کردەوە. ئەم دوو فاقیە لە 26 ئاداریش دووبارە بووەوە. کاتێک ترامپ مۆڵەتەکەی بۆ 10 ڕۆژی دیکە درێژ کردەوە و وتی ئێران خۆی داوای مۆڵەتی کردووە. بەڵام تاران ئەمەشی ڕەت کردەوە. لەگەڵ کۆتایی مانگی ئادار و سەرەتای نیسان هەڕەشەکان گەورەتر بوون. ترامپ لە 30 ئادار هەڕەشەی وێرانکردنی سەرتاسەری بیرەنەوتەکان و ژێرخانی ئێرانی کرد. دواتر لە 4 و 5 نیسان جارێکی دیکە کاتژمێری سفری کارا کردەوە و هەڕەشەی ئەوەی کرد کە ئەگەر هێرش بکات دەرەنجام و وێرانکاریەکەی بۆ دەیان ساڵ بەسەر ئێرانەوە دەمێنێتەوە. چاودێران پێیان وایە ئەم مۆڵەتە یەک لە دوای یەکانە سەرەڕایەوەی فشارن بۆ سەر ئێران هاوکات پەیامن بۆ ناوخۆی ئەمریکا بە مەبەستی بەڕێوەبردننی پێشبینیەکان و دروستکردنی پاساو بۆ هەر هەنگاوێکی سەربازی داهاتوو. لە ناوەڕاستی ئەم مۆڵەتە یەک لە دوای یەکانەدا دڵەڕاوچێکی زۆر باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە. شارەزایانی استراتیژی گەیشتوونەتە ئەو بڕوایی کە بەڕێوەبردننی کات بووەتە چەکێکی دەرونی بەدەست واشنتۆنەوە. ئامانج لێی بەرزکردنەوەی ئاستی فشارەکان و بەدەستێنانی دەستکەوتی سیاسی و سەربازیە بەبێ ئەوەی ڕاستەوخۆ خۆی تێوە بگلێنێت لە جەنگێکی وێرانکەری ڕاستەوخۆ کە ڕەنگە کۆنتڕۆڵکردنی ئەستەم بێت. هاوکات بازاڕەکانی وزەی جیهان بە دڵەڕاوکێکی زۆرەوە چاودێری تێپەڕبوونی ئەم کاتژمێرانە دەکەن. ئەگەر ڕێکەوتنەکە هەرس بهێنێت و هەڕەشەکەی ئەمریکا جێبەجێ بکرێت یان ئێران سوور بێت لەسەر داخستنی گەروەکە ئەوە قەیرانی وزە دەگاتە لووتکە و ئابووری جیهان تووشی شۆکێکی گەورە و سستبوونێکی مەترسیدار دەبێت. دەرەنجامی مۆڵەتەکەی سبەی سێشەممە دەری دەخات کە ئایا زنجیرەی مۆڵەتەکانی پێشووی ترامپ تەنیا بەشێک بوون لە جەنگێکی دەرونی و مانۆڕی سیاسی بۆ مسۆگەرکردنی ڕێکەوتن یان بەڕاستی کۆتایی هاتنی ئەم مۆڵەتە دەبێتە زەنگی دەستپێکی گورزێکی سەربازی گەورە و گشتگیر کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوی دەگۆڕێت. جیهان لە چاوەڕوانی وەڵامی ئەم پرسیارەدایە.